زۆر چاکە کاک دکتۆر پیشەی پزیشکی هیلاکەتێکی زۆری تایە ماندووبوونێکی زۆری تایە بەتایبەتی ئەو پزیشکانەشی وەکو بەڕێستان کە پسپۆڕی نەشتەرگەری هەر ئەندامێک لە ئەندامەکانی جەستە بن یا هەر نەخۆشیەک بن قەت هەبووە ڕۆژێک لە ڕۆژان ماندوو بوو بێتن هیلاک بوو بێتن لە با بڵین ماندووبوونی زۆری پیشەکەتانەوە دواتر بیرێکتان کردبێتەوە گەڕابێتنەوە بۆ ڕۆحی پیشەکەتان و بۆ بەرهەمەی کە بە نەخۆشی ئەبەخشن ئەبدەیتی کردبێتنەوە بە ئەنەرژێکی زیاترەوە دەستان پێ کردبێتەوە. طبعا پزیشکێتی بزەبت وایە یعنی ئێستا تۆ وەکو نمونە باز بکەی لە ماڵێکی هەرچەندە ماڵی دەنەفەریمان نەماوە بەس وا دابنێ ماڵی کۆنی دەنەفەری یاخود ماڵێکی 4 نەفەری خێزانێکی 4 نەفەری ئەگەر یەکێ لە ئەندامەکانی خێزانەکە نەخۆش بکەوێ ژیانی هەموو ماڵەکە تێکەچێ هەتاوەکو نەخۆشیەکەی چاکە بێ ئەدە جای ئەوەی کەوا پزیشک بەردەوام لە نەخۆشخانە لەگەڵ نەخۆشدایە لە ماڵیشەوە بە پەیوەندی لەگەڵ نەخۆشدایە واتە ئەکرێ بڵێن پزیشک ژیانێکی تایبەتی هەیە و ئەبێ ئەو جەوەش بۆ پزیشک بڕەخسێنرێکەوە بتوانانی ئەو خزمەتەی تیا بکات. بەڵام سوپاس بەخوای گەورە هەرچەندە ماندووبوون زۆر بووە بەڵام بە فەزلی خوای گەورە بە زیرەکی خۆماننا ئەتوانم بڵێم هیچ ڕۆژێک نەگەیشتم بۆ ڕۆژە بڵێم زۆر ماندووبوومە یاخود پەشیمان بووم لەوەی کەوە ئەوەندە لێتوانامدا بۆ خزمەتمان بکردبێ. بەڵام زۆر جار جاری وایە لە ئەندامانی دەوروبەرت لە خێزانت لەوانەیە نەوعەنما ماندووبوونیان پێوە دیار بێ. من بەڕاستی لێرە ئەمێ سوپاسی خێزانم بکەم کە زۆر هاوکارم بووە یعنی هەر لە سەرەتای خوێندنەوە تەسحیەکی زۆری داوە چونکە من بیدایەت لە بڵێ لە وڵاتی خۆم نەمە خوێن لە بەغدا بووم لە هەرێمی لە شاری بەغدا بووم و زۆرش هانی داوم و هەرچەندە ئەو پیشەی ئەو مامۆستایەتیە بەڵام جاری وهەیە من باسی تووبەکەم بۆ کردووە ناڵم ڕێی منی وەرگرتووە بەڵام نەوعەنما پاڵپشتم بووە بۆم بەڵام ئەو بە هەمان شێوە یعنی کە دەڵێم زۆر جار ئەبینەمای سەرگرانی بۆ ئەوان زۆر جار خێزانم ئەڵێت یعنی ئەگەر کەسێک پرسم پێ بکە لە مەسەلەن لە خوشکەزاکانم یاخود لە قوتابیەکانم بڵێن ئایا پزیشکێک هاتووە بۆ داوامان ئێمە ینی خێزانداری لەگەڵ بکەین و ماڵی لەگەڵ پێک بێنین من وەکو تەجروبەی ژیانی خۆم پێی ئەڵێم وا باشترە هاوسەرگیری لەگەڵ ئەو کەس ئەنجام نەدەی دەڵێ لەبەرەوەی یعنی بەردەوام لەگەڵ نەخۆشی و ناخۆشیدا ئابیت هەرچەندە ئەمەش لە کۆتاییەکەیدا ئەجری هەیە و ئەویش نەوعەنما لەبەر ئەوەی کە لە کۆتاییەکەیدا ئەبینین کەوە خزمەت بە مرۆڤایەتی ئەکا ئەویش هانم ئەدا و ئەویش ڕازی بۆ قەدرێکەوە ئێمە پزیشکین بەڵام بڵێ و نەڵێ ئەبێ پزیشکیش تەسحیە بە زۆر شت بدە. ڕاستە ئێمەش لێرەوە سپاسمان بۆی هەیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی